ڕاستە ئەو ئیشە ئەمە وەکو خۆبەخشی گوندی بەرزەوە هاتین چەند گەنجە چنگی بەرزەوەی کە ئەو ئیشەی دەکەین دیارە حکومەت ئێرە نابینێ مەجبورین ئێمە لەسەر ئەرکی خۆمان بۆ خێری خۆمان ئێرە چاپ بکەین ئیشی حکومەتیە ئیمەنیە بەس لە مێژە چەند سیارە لەوانی بسیارە لێرە سوڕابن چەند سیاری گوندی ما گوندی بەرزەوە لێرە وەرگەڕاینە دیارە ئێمە هەستان وەکو خۆبەخشی گوندی بەرزەوە ئەو ئەرکەمان گوتمان بە چەند گەنجێک پێهستین و بۆ خێری خۆمان بکەین و ئەو ئیشی حکومەتیە بەس چیە ئەمە وەکو گەنجەکانی بەرزەوە پێهستانی کوێ ئەرکەی بچێشین و هۆکاری ئەوەیە کە سیارە لێ نەسوڕێن حکومەت نەدات ئێمەش مەجبور بووین لەسەرکی خۆمان ئەو ئیشەی بکەین ئێستا بۆ نمونە ئەو ڕەسیفە هەیە دەبا ئەو سەبەک حسابی جۆگان لۆ کردبا ئەو ئاوەکە نەهات باو سەقیری کە ئەو سەبە دەکرێت ئەوە بۆ ئاوکێ بڕوات سەبەکەیان کردە سەبەکە برینترە لا قێڕی تعاملی ناکە ئاوەکە دێتە سەقیری ئێستا عیلاجەکە ئەوەیە ئەمە لە ڕۆخ ئەو ڕەسیفەی ئەو سەبەیت داماناوە جوان چاچی بکەین حکومەت هەرێمی کوردستان پرۆژەکان جێبەجێەکە ڕێم قاولەکان جێبەجێەکە بەڵام کەم و کورتی زۆرە لە جێبەجێکردنی پرۆژەکان بۆ نمونە ئێستا ئەو کۆمەڵە گەنجە هەستیان بەوەی کردیەکە لێرە لەسەر ئەو شەقامە خەتەریاتێک هەیە لەسەر با بڵێن ئۆتۆمبیلەکان یان سایقەکان خەتەریات ڕوەدا بەتایبەتی لە کاتی بارانبارین هەستیان بۆی کردیە کە ئەو خەتەریاتە ڕوەدا هاتوون با بڵێن بە تێگەیشتنی خۆیان چاچی بکەنەوە بۆ نمونە ئەو ڕێڕەوە سەبەیە دروست بکەن کەواتە لێرەدا لە ئەساسدا پرۆژەکە کەم و کورتی هەبووە یعنی چی ینی حکوومەت لێپێچینەوەی نەکردیە لە جێبەجێکردنی پرۆژەکان لە ڕاستیدا لە کوردستان زۆربەی هەرە زۆری پرۆژەکان بە دوواداچوونی ورد نییە ئیشەکان هەندەسینین بە حکومی منیش بۆ خۆم لەو مەجاالە ئیشەکەم زۆر بێ سەروبەرن بە دوواداچوون زۆر کەمە هەروەکو باسم کرد و لێ پێچینەوە کەمە حەقوایە حکومەت هەرێمی کوردستان زۆر بە وردی لەمە دووە هەر پرۆژەیە کە جێبەجێکرێ لێ پێچوونەوەی تند و ورد لەگەڵ مقاولەکاندا بکە و نابێت کەم تەرخەمی بکە.